خوای نازام ڕووداوەکە بە لای ئێمە زۆر سەیرە طبعاً مزگەف دەرکەی کرایتەوە هیچ دقە قەپات نەکرایە و هیچ ڕۆژێک مزگەف جەلخەتی هیچ کاتە قەپات نییە و هیچ قەپات نابیتن بەڵام هەندێک کەس هاتینە نازام ئەوی تێگەیشتم لە مام ئەحمەد وانە هەندێک کەس هاتینە کە نەخۆشیانە بۆ لە خەستەخانەی ئەوان هاتینە و ئاژاویان دروست کردیە یەک دوو کەست کە ئەوانەی وە بزانام یەکیان لە ئەوەی دەردەچی ئیش تەمسیل و ئەو شتانە دەکە ئەوان ئەو ئاژاویان دروست کردە پێدەچی مزگەفتی مە هیچ کاتە قەپات نەبە و هیچ کاتە دەرگەی مزگەف جێلخاتی قەپات نابیتن ئەو شتە دوو لە ڕاستیە و بەخۆشتان ئێستا کەوا لێرەنە و دەتوانین پێکەوە بچینە ژۆرە و تەماشای ژۆرەش بکەن ئەگەر هاوکارم لەگەڵم بێت من دەمەوێت بڕۆمە نێو مزگەوتەکە بزانم ئایا هەر بەڕاستی مزگەوتی جەلیل خەیات کە بە گوێرەی ژمارەیە گرتەی ڤیددیۆیی بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمێک لەمە بەربڵاو بووتەوە گوایە ئەم مزگەوتە بەڕووی نوێش خوێنان و موسڵماناندا بە تەواوی داخراوە و هیچ کەسێکی لێنیە و گڵۆپەکانش کوشاوەتەوە ئەمەی کە دەیبینن دیمەنی ژوورەوەی ئێستای ڕێک ئێستای مزگەوتی جەلیل خەیاتە لە شاری هەولێر لێرەدا موسڵمانان سەرقاڵی نوێشکردنن